علی باقری سەرپەرشتیاری وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لە سلەیمانی ڕایگەیاند. لە هەولێر لەگەڵ برایانمان گفتوگۆیەکی باشمان ئەنجامدا و جەختمان لە بەهێزکردنی پەیوەندیەکان و پەرەپێدانی زیاتری بازرگانی کردەوە. علی باقری گوتیشی سوپاسی هاوخەمی و هاوسۆزی بەرپرسانی عێراق و بە تایبەتر هەرێمی کوردستان دەکەم بۆ بەشداریان لە پرسەی کۆچی دوایی سەرۆک کۆمار و بەرپرسانی دیکەی ئێران. در چارچوب سفر به کشور لە چوارچێوەی سەردانەکەمان بۆ عێراق و هەرێمی کوردستان لە هەولێر لەگەڵ برایانمان گفتوگۆیەکی زۆر باشمان ئەنجامدا و دواتریش لە سلێمانیش لەگەڵ بەشێکی دیکە لە بەرپرسانی هەرێمی کوردستان گفتوگۆمان کرد. لێرە بە گرنگی دەزانم زۆر سوپاسی هاوخەمی و هاوسۆزی بەرپرسانی عێراق و بە تایبەتر هەرێمی کوردستان بکەم بۆ کۆچی دوایی سەرۆکۆماری ئێران و بەرپرسانی دیکە. هاتوین جارێکی دیکە جەخت لە پتەوکردنی پەیوەندیەکان لەگەڵ هەرێمی کوردستان بکەینەوە و بە تایبەتی پێداگری دەکەین لەسەر پەرەپێدانی زیاتری بازرگانی لە نێوان ئێران و هەرێمی کوردستان. علی باقری سەرپەرشتیاری وەزارەتی دەرەوەی ئێران ئەمڕۆ بە سەردانێکی فەرمی گەیشتە هەرێمی کوردستان و لەگەڵ سەرۆک بارزانی سەرۆکی هەرێم هەروەها لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەی گرنگی ئەنجامدا. بۆ ئەوەی بزانین گرنگی هەرێمی کوردستان و پەیوەندیە سیاسی و ئابوووریەکانیشی لەگەڵ ئێران لە چه ئاستێکدایە و بۆچی هەرێمی کوردستان بەلای ئێرانەوە زۆر گرنگە. میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز سەعید شاوێردی شارەزای کاروباری ئێران و ناوچەکە کە ڕاستەوخۆ لە شاری تارانەوە لەگەڵماندایە. بەڕێز شاوێردی شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. ئەمڕۆ علی باقری سەرپەرشتیاری وەزارەتی دەرەوەی ئێران بە سەردانێکی فەرمی گەیشتە هەرێمی کوردستان و دیداریشی لەگەڵ گەورە بەرپرسانی هەرێمی کوردستان هەبوو. بەڵام پرسیارەکەی من ئەوەیە بۆچی هەرێمی کوردستان بەلای کۆماری ئیسلامی ئێرانەوە گرنگە؟ منیش سلااو عرض دەکەم لە خزمەت ئێوە و شەوتان بەخێر بێتی ئێوە و هەموو بینەرانی عازیز. بە تایبەت ناوچەی هەرێمی کوردستانی عێراق هەمیشە بۆ ئێران ناوچەیەکی گرنگ بووە، چونکە بەهۆی بابەتە مێژوویەکان و پەیوەندیە مێژوویەکانی نێوان هەردوو گەلی ئێران و خەڵکی کوردستانی عێراق. هەروەها ئەو پەیوەندیە کولتوریانە بۆ مێژوویەکی زۆر دوور دەگەڕێتەوە. وڵاتی ئێران و هەرێمی کوردستان پەیوەندیەکانیان زۆر باش بووە لە قۆناغە مێژوویەکاندا. پێم وایە لە ساڵانی دواییدایە بە تایبەت دوای سەفەری جەنابی نێچیروان بارزانی بۆ تاران پەیوەندیەکان چووە قۆناغێکی نوێوە. بەڵێ هەم بەرپرسانی کوردستان جەخت لەسەر پەرەپێدانی ئەو پەیوەندیانە دەکەنەوە. پێشم وایە سەردانەکەی ئاغای باقری دەبێتە هۆی ئەوەی ئەو پەیوەندیانە بچێتە قۆناغێکی دیکەوە. باش، زۆر باشە. بەڕێز شاوێردی من دەمەوێت بپرسم بۆچی بەرژەوەندیەکانی هەولێر و تاران گرنگە دەبێ بپارێزرێ و پەرەی پێ بدرێ؟ ئەو هاوکاریە بەهۆی ئەوەی کە یەک سنووری هاوبەش لە نێوان هەردوو لادا هەیە. ئەو سنوورە هاوبەشانە بەردەوام دەبێ ئاساییشیان هەبێت. لە ساڵانی ڕابردوودا بیرونی خواستار ایجاد نوعی تنش بین جمهوری اسلامی ایران و وڵاتانی دەرەوە ویستویانە جۆرێک گرژی لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و متهم هستش از سوی ایران که ڕژیمی زایۆنیستی لەوانە تاوانبارە بەوەی کە دەیەوێت لە سنوورەکانەوە لە نێوان هەردوو وڵاتدا کێشە دروست بکات. دو طرف خراب بشه دەبێتە هۆی ئەوەی کە لایەنەکانی پەیوەندیەکانی هەردوو لا خراپ ببێ، بەڵام تێک بچێ. بەڵام باش
باشە بەڕێز شاوێردی جگە لە بواری ئابووری و بازرگانی ببوورە بەڕێز شاوێردی جگە لە بواری ئابووری و بازرگانی گرنگی پەیوەندیە سیاسی و دیپلۆماسیەکانی نێوان هەولێر و تاران لە چیدایەوە چۆن ڕنگدانەوەی لەسەر ئاسایشی عێراق و ناوچەکەش دەبێت. بله من فکر میکنم من پێم وایە ئەو هاوکاریە لە ڕاستیدا هاوکاریەکی سێلانەیە لەلایەکەوە لەلایەن دەوڵەتی حکوومەتی ئێران و لەلایەکی دیکەوە لەلایەن هەرێمی کوردستان و لەلایەکشەوە لەلایەن حکوومەتی ناوەندی عێراقەوە لە بەغداوە ئەو هاوکاریە کراوە. ئەو هاوکاریە سێلانەیە لەلایەن هەر سێ وڵاتەکەەوە پشگیری لێکراوە تەنانەت وڵاتانی عەرەبیش پێم وایە دەیانەوێت ئەو پەیوەندیانە پەرە بستێنێت چونکە هاوکاری ئەو هاوکاریە سێلانە زۆر باشە و ئاسایش لە ناوچەکە بەرقەرار دەکات. ئێمە دیتومان لە ساڵانی ڕابردوودا بودیم که جنایت‌های زیادی و الان فکر می‌کنم این همکاری باعث شده که ما دیگه از اون مرحله بگذریم و وارد یک مرحله مهم از همکاری هەروەکو ئاماژەم پێکرد لە بواری ئەمنی و سیاسی و کولتوری و ئابووریدا پەیوەندیەکانمان پەرەی سەندووە. ئەو هاوکاریە دەتوانێت زیاتر لەوە پێش ئەوەی سەرۆکۆمار ڕئیسی شەهید ببێت زۆر پێی خۆش بوو ئەو هاوکاریانە پەرە بستێنێت. ئێران بەردەوام پێداگری لەسەر سیاسەتی پەرەپێدانی هاوکاریەکان دەکات. زۆر باشە کەواتە بەڕێز شاوێردی دوای سەردانی سەرپەرشتیاری وەزارەتی دەرەوەی ینی کاروباری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران بۆ هەرێمی کوردستان و دیداری لەگەڵ گەورە بەرپرسانی هەرێم پێ وایە ئیتر لەمە دووە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئێران دەچنە قۆناغێکی نوێوە و قۆناغێکی گشتگیر لە هەموو بوارەکاندا. حتمما وا دەبێت. من پێم وایە ئەو سەفەرەی ئەو ڕۆی بەڕێز عەلی باقری تەواوکەری سەفەرەکەی ئەم دوایەنەی جەنابی نەسیروان بارزانی بۆ تاران دەبێت و دیدارەکانی ئەمڕۆی جەنابیان لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان هەروەها لەگەڵ بەرپرسانی حکوومەتی ناوەندی عێراق دەچێتە پەیوەندیەکان دەباتە قۆناغێکی نوێوە. لە سەفەری بەڕێز نێچیروان بارزانی بۆ تاران دیداری گرنگی هەبوون لەگەڵ سەرۆکۆماری شەهید ڕئیسی و سەرۆکی پەرلەمانی ئێران و هەروەها دیدار لەگەڵ مەقامی ڕێبەری ئایەتوڵا خامنەیی لەسەر هاوکاریەکان پێداگری کرا و جەختیان لەسەر کرایەوە. پێم وایە ئەم سەردانش دەبێتە هۆی چوونە بواری کردەوەی هاوکاریەکانەوە و پەرە دەستێنن. بەڵێ زۆر باشە سەردانی وەزارەتی دەرەوەی ئێران بۆ هەرێمی کوردستان زۆر چاکە. بەڕێز شاوێردی کاتم زۆر کەم ماوە گەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاست دەکەم دوا پرسیار بۆ خۆت دەزانی هەرێمی کوردستان تاکە شوێنی سەقامگیرە نەکرد لە عێراق لە تەواوی ناوچەکە کەواتە سەقامگیری هەرێمی کوردستان تا چەند گرنگە بۆ کۆماری ئیسلامی ئێران. ئەو ئاسایشە بەبێ گومان بۆ ئێران یەکجار زۆر گرینگە چونکە ئێران دەیەوێت ئاسایش لە ناوچەکەدا هەبێت
ایران اعتقاد داره که ئێران باوەڕی وایە کە ئاسایشی ناوچەکە وجود می آید و همچنین هاوکاری هاوبەش بەدی دێنێت و ئێران پێی وایە دەبێ پەیوەندیەکان لە دەستوەردانی دەرەکی بە دوور بێت. ئەگەر هەرێمی کوردستان ئاسایشی هەبێت پەیوەندی ئابوووریەکان لە نێوان ئێران و هەرێمی کوردستاندا پەرە دەستێنێت و زۆر باشە لە داهاتوودا دەبینین ئابووری ملیاردی لە نێوان ئێران و هەرێمی کوردستاندا دەبێت. باش و هۆکاری ئەوەش حتمما دەبێ ئاسایش هەبێت. زۆر باشە زۆر بەڕێز سەعید شاوێردی شارەزای کاروباری ئێران و ناوچەکە ڕاستەوخۆ لە شاری تارانەوە لەگەڵ مابووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. شەوتان باش.